سڵاو شێخانی تەریقەت و کۆمەڵگەی کوردەواری شێخانی تەریقەت لە کوردستاندا بوونەتە ڕەمزێک بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی و بۆ شۆڕشەکان و بۆ پێکەوە ژیانی ئاینی. ئایا ئەم تایتڵەی ئێمە تا چەند واقعەیە و تا چەند ڕاستە و لە مێژوودا ئایا دەتوانین میسداقێتی ئەم قسانە بدۆزینەوە؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا مەریوان نەقشبەندی لەم بەرنامەیەدا گفتوگۆ دەکەین. مامۆستا مەریوان بەخێر بێت. زۆر سپاس. بەڕێزت هەم وەک نەوەی شێخان هەم وەک شارەزا لە بواری تەسەوفدا حەزم کرد ئەم بەرنامەیە مناقەشەی ئەم بابەتە بکەین. ئەوترێت شێخانی تەریقەت لە کوردستانە بە تایبەتی هەوێنی کۆمەڵگەیەکی باش و پتە و ئاشتی خواز بوون لە ڕابردوودا. پێت وایە ئەم قسەیە تا چەند ڕاستە؟ بەناوی خوای گەورە بە تاکید ئەو قسەیە تەواو دروستە و سەیری مێژووی کوردستان بکەی لەو کاتەوەی کە تەسەوف ڕابەرایەتی دینداری کردووە لە کوردستان، هۆکارێک بوون شێخانی تەریقەت و ئەهلی تەسەوف بەگشتی هۆکارێک بوون بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی، بۆ پتەوی خێزان، بۆ یەکترناسین و یەکتر نزیککردنەوەی بیر و باوەڕە جیاوازەکان، بۆ پێگەیاندنی خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی خوێندەوار، بۆ هێنانە پیکایی ئافرەت یان ڕۆڵبینینیان لە کایە جیاوازەکاندا، چوونە بەر قوتابخانەیان. لە زۆربەی کایە کۆمەڵایەتیەکانە شێخانی تەریقەت ڕۆڵی کاریگەریان هەبووە و هۆکارێک بوون بۆ ئاشتەوایی لە کوردستان. زۆر باشە، با یەکەیە کە بێمە سەر ئەم بابەتانە، ئەمە تایتڵە گشتێکەمان. بە پرسیارێکی تۆزێ هەستیا دەست پێ بکەن. ئەوترێت تەسەوف خۆلادانە لە شەریعەت و لە ئیلتیزامکردن و پابەندبوون بە شەریعەتەوە. بەڵام ئەوەی لە کوردستانە تێبینی کراوە، زۆربەی مامۆستایان و زانایانی ئاینی و شەریعەت سەر بە تەریقەیەکی تەسەوف بوون. بۆچی ئەم قسەیە دروست کراوە و تا چەند ڕاستە بۆ شێوەیە؟ بم بۆرە زۆربەی شێخان خۆشیان زانای دینی نەبوون و ئەزانم. شێخانی تەریقەت جگە لەوەی کە شارەزایەکی زۆر باشیان هەبووە لە بواری شەریعەت، لە هەمان کاتیشا ئەوانە شعری عیرفانیان بۆ، زۆربیان شعری عیرفانیان بۆ لە ناوەندە فکریەکانە ڕۆڵیان بینیوە و بەشێکی زۆریشیان چەندین وڵات و ناوچەی دنیایان کردووە بۆ کۆکردنەوەی زانستە شەرعیەکان بۆی بزانن کە دینداری چۆن ئەکرێ. و من پێم وایە ئەوەی ئیدعا ئەکرێ لەسەر ئەهلی تەسەوف کە گوایە خۆلادانە لە بابەتی شەریعەت یان ئەسڵی شەریعەت، ئەوە تەنیا ئەو لە چوارچێوەی ئەو هێرشایە کە ئەوەی پیانەوتری ئەو ڕەوتە ئیسلامیانەی کە لە چوارچێوەی لەناو قەوسێکە ئیسلامی سیاسی ئەناسرێن. بەڵام ئەم قسەی کۆنە مامۆستا. بەڵێ ئەکرێ من بە جەنابەت بڵێم تەسەوف یەکەم ڕێکخستنەوەی کاروباری ئاینی ئیسلامە بۆ سەر ڕێڕەوە ڕاستەقینەکەی کە من پێم وایە دوای خولەفای ڕاشیدین جۆرێک لە نەتیجەی ئەو گرفتانەی کە ڕوویدا لە مێژووی ئیسلامە، ئەمان بۆ یەکەم جار ئیسلاح و ڕاستکردنەوەی ئاینی ئیسلامیان هێنایەوە. بەس بەم ئیطلاقە ئەم قسێت تەواوە. مەسەلەن ئێمە نەقشبەندی قادری، مەسەلەن ڕیفاعی
چێمانێت لە عالەمە بەگشتی نەکردنیا لە کوردستان ئەتوانین هەموو ئەهلی تەسەوف لەژێر ئەم چەترە فراوانەی بەڕێزە باسیەکەی. بەڵێ من پێم وایە ئەکرێ کۆیان بکەیتەوە ئەگەر چی شێوازی عیبادەت و دینداریان یان ئیعازیان بۆ مرید و شوێن کەوتوانیان فەرقی هەیە لێرە و لەوێ لە ناوچەیەک و بە ناوچەیەکی کە جیاوازی هەیە لە جەنابتەزانی تەسەوف ئێستا لە سەرتاسەری عالەمی ئیسلامیا هەیە و من پێم وایە یعنی مێژووی تەسەوف ئەگەڕێتەوە بۆ دوا خەلیفەی دوا خەلیفە کە ئیمامی عەلیە لە خەلیفەکانی ڕاشیدین لەو کاتەوە دەستی پێ کردووە بە شێوەیەکی عملی و ممارەسەی کراوە لە شوێنی جیاجیا و ئەگەر ملاحەزەشت کردبێ تەسەوف لە ناو جیهانی عەرەبیەوە سەری هەڵ نەداوە واتە لەو جیهانی عەرەبیەوە سەری هەڵ نەداوە من پێم وایە کرۆکی تەسەوف لە هیندستان و پاکستان و لە ئەوروپاش لە بۆسنە و لەو شوێنانەوە نییە بۆ بەڵێ ئەوە خۆی هۆکارێکە کە ئەو کاتێک کە ئیسلام گەیشتۆتە ئەو شوێنانە خەڵکی ڕۆشنبیر هەبوو لەوێ هەندێک کەس وا باسەکە لە فتوحاتی ئیسلام تا ئیسلام نەچوو بۆ ئەوێ خەڵکی چی نەزانیوە خەڵک لەوێ خاوەنی فکر بووە لە زۆربەی ئەو شوێنانەی کە ئیسلامی پێگەیشتووە بلادی فارس و بەڵێ خاوەنی فکر بوون خۆیان بەڵام کاتێک کە ئیسلامیان پێگەیشتووە ئیتر هەندێک هەڵسو کەوتیان بە ناوی ئیسلامەوە بینیوە کە هەستیان کردووە ئەمە ناکرێت ئەمە ئیسلام بێ نابێ ئەمە ئەو پەیامە جوانە بێ کە خوای گەورە ناردوێتی بۆ لە ڕێگەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێناردوێتی بۆ خەڵکو بەڵام ئابەم شێوە ئیستاکێ ممارەسەیەکەن بۆیە من پێم وایە یەکەم ئیسلاحی یەکەم ڕیفۆرمی ئاینی لە دینداریە و لە شێوازی دینداریە کرابێت بۆ شریعەتی ئیسلام ئەوە ئەهلی تەسەوف و شێخانی تەریقەت پێت وایە شێخانی تەریقەت با بڵین لە کوردستان شێخانی تەریقەت کە نەقشبەندی و قادری زۆرتر ملتزمن بە شریعەتەوە بەتەواوی ینی فقهی شافعی بالذات ینی خۆی بە ڕەنگە ئەگەر زۆر ورد بیتەوە لە بابەتی شریعەت هەر بە درێژایی مێژووی ئیسلام بۆ چوون و جیاواز هەبووە لەوە هیچ ئەوە جیاواز بەڵێ بەڵام بە تاکید من پێم وایە ئەوەی ممارەسەی ڕاستەقینەی شریعەتی کردووە لەو کاتەوەی کە ئەهلی تەسەوف لە کوردستان پەیدا بوون شێخانی تەریقەت بوون خۆی من بۆ خۆم ملاحەزەی ئەوم کردو ئەوەشم لە کاتی مناقەشە لەگەڵ خەڵکا بینیو بابە هەموو گەورە زانانی کورد نەقشبەندی بوون مەسەڵەن مەلا عەبدولکەریمی مدەڕیس وابزانم دکتۆر مستەفای زەڵمی ئەگەر هەڵە نەبم چیە مەلا محەممەدی بوداغی مەلا مەلا ئەحمەدی کانیسانان ئەمانە لە عولەما وەکو بڵێ عەبقەریەکانی کوردن هەموو ئاهلی تەسەوفن تبريرها بۆی بڵین تەسەوف لەسەر حەقیقەت و لەسەر تەریقەتن وەکوڵی بە تاکید ئەو خۆی بوونی ئەو زانایانە کە لە سەرەتاوە باسم کرد کە زۆربەی ئەو کەسانی کە خوێندەوارن و ناوێکیان هەبووە لە ڕووی فکریەوە یان دەرکەوتوو بوون لە بواری ڕۆشنبیریە هەمووی لە لای شێخانی تەریقەت خوێندویانە و لە مەدرسە و خانەقاکانی شێخانی نەقشبەندی و قادری خوێندویانە بۆیە ئەمە بەڵگەیەکی زۆر وازحە کە ئەهلی تەسەوف هەر لە دوای هاتنی لە کاتێکە لە شێخ عەبدوڵای دەهلەوی بە تایبەتی تەریقەتی نەقشبەندی کە من زۆر بە وردی مێژوەکەیانم خوێندوتەوە کاتێکە مەولانا خالید بەڵێ کاتێکە مەولانا خالید نەقشبەندی لە شێخ عەبدوڵای دەهلەوی و تەریقەت وەرەگرێ و دێتە کوردستان ئیتر لەو کاتەوە بەڕاستی ئەو ریفۆرمەی کە وا ئەکات ئاینی ئیسلام بێتەوە سەر شریعەتە ڕاستەقینەکەی خۆی ئەوان ممارەسەیان کردووە هەر لەبەر ئەوەیش بووە لێرە و لەوێ دژایەتی کراون و هەوڵدراوەکەوە لە پێگەیان بدرێ بەڵام خۆشبەختانە ئەگەر سیر بکەی یەکێک لەو ڕۆژنامانەی کە من خوێندمەوە کاتێک کە شێخ عوسمانی سیراجەدین کاتێ لە تورکیا لە نیهایەتی نەوەدەکانی سەدەی ڕابردوو کاتی وەفاتەکە یەکێک لە ڕۆژنامەکانی تورکیاڵێ ئەو ڕۆژەی کە شێخ عوسمان وەفاتی کرد 9 ملیۆن مریدی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا هەیە ئەمە بەڵگەیەکە کە ئەگەر ئەوە ئاخر بەس ئەو ڕقەمانە بتوای واقعی بێ بۆ نمونە قادریەکان ژەڵەن 200 ملیۆن مریدمان هەیە من پێم وایە زۆر واقعەیە چونکە بەڕاستی
ئەگەر بێت و سەیری بابەتەکە بکەی ئەوەی کە لە دەرەوەی ئەهلی تەسەوفە من زۆر وڵاتی ئیسلامی بینیوە و ئەژزانم کە شێوازی دینداریان چۆنە لە ئاسیاوە لە ئەفریقا لە ئەوروپا لە ئەمریکا بڕوات بێ کاک سۆران ئەوەی کە لە دەرەوەی ئەهلی تەریقەتەکانە با بڵین ناگاتە نیسبەتی لە 15 وە لە 120 بەڵێ 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 مامۆستا با من یەک بەراورد بکەم لێرە بەڕێزت بەم شێوەیە باسی ئەهلی تەسەوف و طریقەتەکەی کە ملتەزیمن بە شەریعەت و بە عەقیدە و بەمانەوە لەم لاوە ئێمە مەسەلەن با بڵین سەلەفیەکان و حتا زۆریش لە ئەفکاری ئیخوانی و سەلەفیەتی جیهادی ئەوانە خۆی گرفتی گەورەی ئەو با بڵێن ئەو ئیسلامیە تازەکان یان ئیسلامیە تازەکانی ترەوە هەمویان ئەگرێتەوە لەم پەڕی سەلەفی بۆ ئەو پەڕی ئیخوانی و جیهادیەکان زۆربیان پیان وایە کە ئەو هەزار و قسوور ساڵەی کە ئەهلی تەسەوف ڕابەرایەتی دینداری کردووە لە کوردستانە پیان وایە کە ئەوە بە هەڵە وەریان گرتووە یاخود تەجاوزیان کردووە لە شەریعەت بۆیە هەوڵیان داوە کە سەر لە نوێ ئەمە بە خەڵک بڵێنەوە ئەگەر ملاحەزەت کردبێ کاتی ئەنسار الئیسلام لە ناوچەی هەورامان لە سەردەمێکە دەسەڵاتدار بوو یەکەم هەنگاوی کە لەوێ کردی نەچوو مەسەلا ئەحکامەکانی شەریعەتی ئیسلام جێبەجێ بکە چوو یەکسەر مەرقەد و مەزاری شێخانی نەقشبەندی دەرێنا نەبیونسیش داعش بە هەمان بەڵێ لە مووسڵ پێتوانێ ئەوان ئەڵەن عەقیدە لە پێش ئەحکامەوەیە ئەبێ عەقیدەی خەڵک سەلامەت بێ ئەنجا لەبەر ئەوان ئەمە بە عەقیدە ئازان کە خەڵک سەردانی قەبرێ بکە شرک و کوفرە لەبەرەو کفر لابردنی کفر لە پێش لابردنی مەعسیەوەی پێتوانێ ئەوە کاک سۆران ئەو کاتێک کە شەریعەت بوو بەشێک لە توراس یان لە تەنیا لە توراسە کۆت کردەوە بە شێوەیەکی طبیعی ئەبێ ئەو کاتە ئەوان هەر شتێک لەوەی لە تێڕوانینی خۆیان بۆ قورئان و سونەت ئەی خوێندنەوە بە شیرکی دەزانن بۆیە کاتێک کە ئەبینن خەڵکانێک زۆر بە لێشاوە چن بۆ سەردانی یەکێک لە خانەقاکان یەکێک لە شێخەکان سەردانی گۆڕەکەیەکەن بەبێ سێودبووە بێ ئەوەی بزان کە ئەڕۆن ئەوێت چی ئەڵێن ئەمانە هاتوون قەبر ئەپەرستن هاتوون ئەو مردوو ئەپەرستن بەو شێوازە تعبیرەکەن کە لە ڕاستیە ئەمە تەواو دوورە لە ڕاستیەوە ئەمان نەچوونەتە ئەو شوێنە بزان خەڵک چی ئەڵێ ئەچێت ئەگەر بڕۆی سەردانی مەرقەدەکان بکەی ئەبینی بەڕاستی تەواو شێوازێکی جیاوازە ئەوە دینداری حەقیقیە کە لەو شوێنانە ئەکرێ و ڕەبتکردنی ڕاستەوخۆ خۆیە لەگەڵ خوا بەبێ ئەوەی کە بتەوێت کەسێک تەفسیر و تەویلت بۆ بکات زۆر جار ئەوترێت شێخانی طریقەت لە شۆڕشە کوردەکانە بەشدار بوون پرسیارەکە ئەمەیە چۆن شێخانی طریقەت ئایا ویستوانە التیزامی دینی یاخود با بڵین تەطبیقی شەریعەت بکرێت یاسان گرۆ نەتەوەیەک هەیە کە پێوترێت کورد مەزلومە و پێویستە مافەکانی بدرێ ئەو طبعا ئەو دوومانە زۆر جیاوازن لێک بەڵێ شێخانی طریقەت هەمیشە ئاینداری و نیشتیمان پەروەریان پێکەوە گرێداوە پێیان وا بووە کە بەرگریکردن لە نەتەوە بەرگریکردن لە خاک بەشێکە لە عیبادەت لەسەر ئەو چوارچێوە سیر بکەی زوبەشی هەر زۆری شۆڕشەکانی کورد هەر لە شۆڕشەکانی ئازادی خوازی کورد سیر بکەی ئەگەر سەرکردەکەیان شێخێکی طریقەت نەبوو بێت ئەوە بە تەئکید یەکێک بۆ لە موریدانی طریقەت یان شوێن کەوتوانی طریقەت نادرن ئەبینی کەسێک لە دەرۆی ئەوان بە پێچوانەوە هەندێک خەڵکی تری ئیسلامی لە دەرەوە ئێوە هەوڵیان داوە ئەسەن بابەتە نەتەوەیەکان بە تەواوی تێکەڵاو بکەن لە تازەکان بەڵێ لە ئیسلامیە تازەکان زۆربیان هەوڵیان داوە کە بابەتی نەتەوە بە تەواوی بتوێننەوە لە ناو بابەتی شریعەت و عەقیدا و کە ئەنەما شتێک نییە ناوینەتەوە بێ لە کاتێکا لە قورئانی پیرۆز خوای گەورە خۆی فەرمێت کە ئێمە خەڵکمان دروست کردووە لە نەتەوە و هۆز و قەومی جیهاجیا کە کاتێک کە ئەمە ئەکەیت معنای ئەوەیە شێخانی طریقەت بە دروستی بابەتی ئاینداریان ئەمە وەک تەعمیم بەڕێزت باسیەکەی شێخانی طریقەت هەمویان هەوڵیان داوە کە ئەو دینداریە یان ئەو عەقیدە پاکەی کە مسلمانە پاکەکان مسلمانە بێگەردەکانی کوردستان هەیان بووە
هەوڵیان داوە احتیفاز بەوە بکەن لە پاڵ ئەوەیشا بابەتە نەتەوەیەکان بابەتی ماف بابەتی خاک یعنی بڵین ئاینیان کردووەتە هەوێنێک بۆ ستراکچەری نەتەوە بەو شێوەیە بڵین ئەگەر نەتەوە قاڵبێک بێ ئاینیان کردووەتە ناوەڕۆکەکەی نەخێر من پێم وایە لەگەڵ پاراستنی ئاینی پیرۆزی ئیسلام و بەها ڕاستەقینەکانی ئیسلام هەوڵیان داوە کەوا بابەتە مافەنەتەوەیەکان مافەکانی مرۆڤیش دەستە بەر بکەن بۆ ئەوانە زانیویانە ئەو شێخانی تەریقەت زۆربیان خەڵکی دنیا دیدە بوون تەنیا ئەو نییە لە چوارچەوەی سنوورێکی خۆیان کاریان کرد بە پەیوەندیان هەبوو هەمیشە لەگەڵ دەرەوەی کوردستان هەموو پەیوەندیان هەبووە لەگەڵ حتا ناوەندە ئیسلامیە جیهانیەکان لە ئەزهەر لە سعودیە لە ئەندەنووسیا لە شوێنەکانی تر پەیوەندیان لە پەیوەندیا بوون مناسبە ئەوە بزانم ئەزهەریش زۆرتر بەلای تەسەووف ئیشچێنێ بەڵێ لە بیدایەت تەمان وا بووە ئەزهەر لە بیدایەت بەو شێوە بوو بەڵام بەڕاستی دوای گۆڕانکاری بەسەرهات دوای ئەو گۆڕانکارانەی کە لە سەدەمی بەهاری عەرەبیە بەس پێوانی ئێستا شێخی ئەزهەر لەسەر طریقەتی تەسەووف و شێخی ئەزهەر زۆر بە تەوازونێکی زۆر ژیرانە بابەتەکانی ڕاگرتووە ئەزانێت کە شێخی ئەزهەر تەنها با بڵێن مەرجعێکی دینی نییە بە تەنیا با بڵێن مەرجعێکی معنەویە و جۆرێک لە سیاسیشی لەگەڵایە بەڵام من خۆم سەردانی مفتی میسرم کردووە لەوێ مدیری مەکتەبەکەی نەقشبەندی بوو مدیری مەکتەبی مفتی میسر نەقشبەندی با بگەڕێنەوە کوردستان سۆفیەکان چۆن یاخود شێخانی تەریقەت چۆن سێری با بڵین کۆمەڵگەیان کردووە یعنی ئەکرێت کۆمەڵگە ئاوا تەوزیع بکرێ نەخێر بەڕاستی بەخۆی یەکێک لەو هەوڵە ئیسلاحیانەی کە شێخانی تەریقەت داویانە کە ویستوانە ئەم چینایەتی و ڕەوتە جیاوازانەی ئیسلام کۆبکەنەوە لە شوێنێکات على الأقل بتوانن لەژێر خێمەیەکە بتوان پێکەوە بژین و یەکێک لەو خاڵانەی کە زۆر ڕەخنە لە تەسەووف و ئەهلی تەسەووف گیراوە و لە شێخانی تەریقەت گیراوە بابەتی پەیوەندیان هەبووە لەگەڵ ئاینە جیاوازەکان دوای هێمە سەر ئاینە جیاوازەکان من جارێ مەبەستم کۆمەڵگە موسڵمان نشینەکەی بۆ نمونە ئەمە با بڵێم ئەمە مەشروب خۆرە ئەمە حیزبێک سەر بە حیزبێکە ئەویان پابندێکی دینی نییە ئەویان کۆمەڵێک بدعی هەیە وەکو ئەڵێن وما إلى ذلك يعني مثلا من سعید حەوا لە کتێبی جوندوڵە ئەسڵان کۆمەڵگەی موسڵمان نشین هەموو مرتەدە لە ئێستا قسەکانی سەید قوتبی شەر بەرەو ئەواچ و کەسانی ترش لە تەسەووف ئەمە من ئاماژەم بۆ کرد خۆی ئەمە وەکوتم ئەم ئیسلامیە تازەکان زۆربیان پیان وایە کە هەموو خەڵکی کوردستان بەکشتی بە تێکڕا ئەوانەی دیندارن ئەوانەی ملتزمن بە مزگەوت هەمویان ئەوانە لە دین بە غەڵەت تێگەیشتون و پیان وایە شەخان غەڵەت تێگەیشتن جیاوازە لە ئێرتیداد و هەڵگەڕانەوە دەرچوون لە دینە جا ئەوان ڕەنگە ئیستا دەسەڵاتی ئەویان نەبێت کە پێیان بڵێن ئێرتیداد ڕەنگە لە سەردەمێکە ئەوەیشیان وتبێ کاتێک کە تۆزێک دەسەڵاتیان بوو بێ هەوڵی ئەوەیشیان دابێ و وەک ئاماژەم بۆ کرد کاتێک کە تۆزێک دەسەڵاتیان بێت ئەوان فعلەن هەموو کەس هەموو ئەهلی تەسەووف بە مورتە دەزانن بەڵام خۆشبەختانە ئەهلی تەسەووف لەبەر ئەوەی زیاتر دوور بووە زۆر بە دەگمەن نزیک بووە لە بابەتی دەسەڵات یان ئەتوان پێ بڵێم بە کورتی دینداریەکەیان جیا کردوتۆ لە ئیدارەدانی دەوڵەت و شێوازی مامەڵەی ئیدارە بابەتی دینداریان زۆر تەواو جیاواز بووە ئیسلامیە نوێیەکان زۆر بە هەوڵەدەن کە بابەتی ئیسلامی تێکەڵکەن بە هەموو وردەکاری ژیانی کۆمەڵگە و با بڵێن ژیانی مرۆڤایەتی لە کوردستان بەڵێ بەڵام ئەهلی تەسەووف بەو شێوە نەبوون ئەهلی تەسەووف زیاتر هەوڵیان داوە بابەتی دینداری جۆرێک لە تەسکیەی نەفس و با بڵێن گرێدانی ڕۆحە لەگەڵ خواوەند بەڵام زۆربەی ئیسلامیەکانی تر ئەڵێن ئەبێ ئێمە هەموو گەورە و بچووکی شریعەت و دەقەکان چ لە سونەت چ لە قورئانی پیرۆز تەنانەت ئەو سونەتانیشی کە ئەو ئەحادیسانی کە تا ئێستا با بڵێن تەواو تەسبیت نەکراوە کە سەحیحە یان سەحیح نییە ئەیانەوێ ئەو هەموو جێگە بکەنەوە لە ناو ژیانی تایبەتی هەموو مرۆڤەکانە لە هەموو شوێنەکانە لە ژووری نووسنەکەیانەوە هەتا ئاگاتە ناو بازار و شوێنە گشت زۆر باشە لەوە چ کاتمان کەم مابێ
مامۆستا مەریوان مەسەلەی پێکەوژیانی دینەکانیش بەڕێز ئاماژەت بۆیە یعنی لەوەی داعش لەگەڵ ێزیدیا کردی و لەگەڵ مەسیحیەکان ئاگادار بن تەفرێقەیەکی با بڵین کۆمەڵایەتی یاخود تێکدانی وێرانکردنی شیرازەی کۆمەڵایەتی لێکەوتۆ ئەمە ئەبینین لە تاریخی تەسەوفە با بڵین نەخێر بە تاکید مێژووی تەسەوف و شێخانی تەریقەت تەواو جیاوازە لەو دینداری کە هەندێک ڕوتی سیاسی بە ناوی ئیسلامەوە ممارەسەیەکە ئەگەر سیر بکەی ئێستا لە چوبیتە بەرزان لەوێ تابلۆیەک هەڵواسراوە کە لە ناو بەرزانە مزگەوت و سیناگۆجی جووەکان و کەنیسە هەبووە ئێستش ئەبینی کە مەسیحەکان لە ناوچەی بەرزان بە تەواوی ئازادی خوان موارسی کاری خوان بۆچی ناوچەی بارزانەوە نمونە ئاهێنیتەوە ئەوە لەبەرەوە نمونەیەکم بۆ ناتوە کە هەموو دیینەکانی تیاوە بەڵێ طبعاً شێخانی بارزان تەسەوفن و سەرۆک بەرزانی خۆی چەند جارێک ئاماژەی بۆ کرد ڕاستەوخۆ لە بەرنامەکانیان نەقشبەندین بەڵێ ئەهلی تەسەوفن ڕەنگە سەردەمێک شێخانی بەرزان قادری بوو بن بەڵام دوایی بوونەتە نەقشبەندی بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو نمونەیەکم هێنایەوە کە چۆن بۆ پەیوەندی شێخانی نەقشبەندی لێرە لە کوردستان لە ساڵی 1933 کاتی عێراق حکوومەتی عێراقی عازی داوە نابێت کەس دار و پەردوو بفرۆشێ بۆ دروستکردنی شوێنی جووەکان لە هەڵەبجە شێخ حیسامەدینی مامی باوکم لە باخەکۆن باشترین داری بۆ بڕی و داوێتی پێیان کاتی ڕەخنیشیان لێگرتووە هەندێک لە مسلمانەکان وتیانە تۆ چۆن ئەوە ئەکەیت ئەوانە غێری ئیسلامن زۆر بە ژیرانە پێی وتون من دارم بە ماڵی خوا داوە کە بینیشتان لە ئەخیرا لەو هەڵەبجە ئەو شوێنەی کە شوێنی جووەکانی تیابوو دوایی بووە بە مزگەوت ببێ ئەوەی هیچ ناڕەحەتیان بکە ئەوە جگەلەوەی هەر خۆم لە ژیانی خۆم لە قوتابخانە من کاکەیم لەگەڵ بووە و خێزانی مەسیحی لەگەڵ ماژیاوە ماڵێکی مەسیحی کە ئێستا لە ستێمانی حالیەن ماون ئەو خێزانی کە لەگەڵ ئێمە ژیاون هەستمان نەکرد و ڕۆژێ لە ڕۆژان گرفتمان بۆ ئەم پەیوەندیە باشەی شێخانی تەریقەت لەگەڵ ئاینەکانی تر یەکێکە لەو هۆکارانەی کە بەردەوام ڕەخنەیان لێ گیرێکە گوایە ئەوانە لە شریعەت دوور کەوتونەوە لە کاتێکە ئەگەر سەیری شریعەت بکەی ئەبێ ئەو ئاینانەی تر ئەوانەی کە ئاینی خۆی هەیە بە ڕێزەوە مامەڵی لەگەڵا بکرێ هەوڵ بدەی پێکەوە بژیت بە ئاشتیانە. سوپاس مامۆستا مەریوان ئازێتمان دەیت. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان لە خزمەتی مامۆستا مەریوان نەقشبەندیدا تا ئەڵقەی داهاتوو میوانێکی تر فاتان لەگەڵ.